ئەم ساڵ 11مین وەشانی بازاڕسازی و کللتوریمان لە فستیڤالەکەمان خستە ڕوو ئەوەی کە ئەم فستیڤاڵی ئێمە جیا کاتەوە لە سەرانسەری ئاستی عێراقاویەکە تایبەتە بە خێزان لە کاتێکە کللتوری ڕۆشنبیریە دیارە فستیڤاڵ یەکێکە لە جوڵێنەرە ئابوووریە بچکۆلەکان کە ئەتوانێت بۆ ماوەیەکی کورت پارەی دەرەوەی شارەکانی چەمچەماڵ بهێنێت و لە ناو چەمچەماڵە سەرف بکرێت چون ئێمە دەزانین چەمچەماڵ بەداخەوە خاوەنی هۆکارێکی گرنگی ڕاکێشانی پارە نیە دیارە ئەم چالاکیە چەند گرنگیەکی هەیە کێ لەوانە بێتە پەنجەرە بۆ ئەو خێزانە بەشمینەتانی کە بەداخەوە شوێنێکی گەشتیاریان نییە. ڕێژەیەکی زۆر پێویستەکە ساڵانە میستیڤالانە لە ناوچەکان بکرێت هەم بۆ عایلەیی و بەڕاستی کەشێکی زۆر خۆش و تایبەتە. خۆت هاتیان هێناتیان؟ وەڵای هێنامیان. وەڵی ئەوەی ڕاستی بێ زۆر خۆشە خانمان چاویان ئەکرێتەوە یعنی شتی جۆراجۆرە بینی شتی کوردەواری ئەبینی زۆر خۆشە. پێویستە لە هەموو بۆنەیەکە کوردەواری خۆمان دەرخێن و هەروەها ئەم ئیشانە لەیرە خانمەکان ئەرزیەکان بەڕاستی ئیشێکی زۆر زۆر باشە یعنی بەڕاستی هەر چەندە ئافرەت ئەبینی پیا و نبینی ئەمە بەهرە و توانای ئافرەتەکانمان دەرخێن. تۆ هیچت بۆ ئەو کڕیە ئەو شتی بۆ تۆ کڕی؟ جارێ هەر سیرمان کردووە. هەنێنەوە پیا بووە لەوەرە ئەبن ئەمانیان نەبینیوە ئستا وەک ئەو مناڵەگەڵی ما هاتووە کە ئەبینە جلی کوردی پەرێپیە درێیان خواردنی کوردی و کۆمەڵی خواردنی کوردی و ئەم شتانە بەڕاستی پێما خۆشە ئێمەش هاتووە بۆ هاوڵاتی یەکەم شۆ بۆ ئەم پارکە لە سێمانیش هەر بە هەمان شێوە شتێکی وا ڕوویدا کە بۆ خواردنی کوردی و زۆر گرینگە کە لەم جۆرە فستیڤاڵانەیە کەسانی کە وەکو ئێمە کارێکی وامان نییە دائیمی مانگانە بۆ ئێمە بڕەخسەنن زۆر سپاسیانەکە لەشیان ساغ بێ گرنگیش ئەوەیە لە هەموو شارە و شارەچکەکان ئەم جۆرە فستیڤاڵە بکرێ بۆی زۆر کەس کە بتوانێت بەرهەمەکانی ساغکاتەوە بازاڕێکی باشە بۆ هەمولایەک. دیارەمە ئیسفادەی زۆرە من بۆ خۆم ڕۆژێکان چوومە ناو شتە کوردەوارەکانەوە کۆمەڵی گەنجی لیە بوو یعنی پرسیارێ ئاساییم لیان کرد ئەمە ئێمە جاران پێمانەوت هیزەی ڕۆن پرسیارم کوتم کاکە پرسیارێک لێ بکەم گەنجێ بوو جوان وتم ئەوە چی پێڵێن وتی وەڵام عین دۆوەڵە ئەمەی دەفی لێدە وتم کاکەوە هیزەی ڕۆن کوردیە اینجا وەڵا کارێکی باشە من پێم باشە لە ناحەی شۆڕش و ئێرە لە کاتێکە ئەنجام بدیە لێرە ئەنجامیاندا لەوێژ ئەنجامی دەن بۆی قەڵەباڵغی زیاد لێرە دروست نەبێ خەڵک بەهۆی ئەم زۆری قەڵەباڵخیەوە ڕەمی ئیسفادە لە هەنێشت نەکات.